بێگومان لە دوای ئەوەی کە دوێنێ کۆبوونەوەیەکی چڕ و پڕ لە نێوان شاندی باڵای حکوومەتی یاریمی کوردستان و لایەنە عێراقیەکان هەبووە، ئەمە ئەوە دەخوازێت کە لەسەری شرۆڤە بکرێت داخۆ ئەو سەردانە بە ئامانج دەبێت یاخود دەگاتە ئامانجەکەی سەردانەکان و جگە لەوەدا بابزانین کە بەغدا تا چەندە لە بەرامبەر هەرێمی کوردستان پابند دەبێت بۆ ڕێکەوتن و بۆ کۆبوونەوانە و بۆ گفتوگانی کە لە نێوانیان ئەنجام درراوە. دەمانوێت گفتوگۆی زیاتر سەبارەت بەمە بکەین لەگەڵ محەممەد خەزعەلی چاودێری سیاسی کە لە بەغداوە لەگەڵمان. ئەم کاتتان باش بەڕێز محەممەد. پێش هەموو شتێک چونکە دوو پێشنیاز کراوە لە دوای ئەو هەموو ناکۆکی و چەقبەستویی کە هەبووە، دوو پێشنیاز لەلایەن ئەو باڵین شاندە باڵایی کە لە هەرێمی کوردستانەوە سەردانی بەغدایان کردووە بۆ لایەنەکانی عێراقی کراوە. پێتان وایە ئەو پێشنیازانە لەلایەن لایەنە عێراقیەکانەوە جێبەجێ بکرێت؟ بسم الله الرحمن الرحیم. شندۆ میهرەبان، سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرە بەڕێزەکانیشتان. ئەو شاندەی کە گەیشتە بەغدا دوێنێ بەمبەستی دۆزینەوەی چارەسەرێک و دیدگایەکی هاوبەش بوو سەبارەت بە ناردنی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان، هەروەها بۆ گفتوگۆکردن بوو لەسەر ئەو ڕادەستکردنی ئەو ئەرکانەی لەسەر حکوومەتی هەرێمە لە نێوانیاندا دەواازە سنووریەکان و بابەتی نەوتیش. دوێنێ بەڕاستی عێراق کۆمەڵێک زۆر ڕێکاری بەخۆ بینی لە نێوان دەسەڵاتدارانی حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستانیشدا کۆمەڵێک گفتوگۆ کرا. تەنانەت بخصوص هذه رسالة تدخل واشنطن في بەڵێ دەزانن کە ئەو گفتوگۆ هەبووە لە نێوان هەردوولادا دوێنێ یەکتر بینین هەبوو شاندێک بە سەرکاتی بەڕێ مەسرور بارزانی بۆ گفتوگۆکردن هاتبوون. ئەو شاندە ئەوەی کە جایە کردو ئەم وەفدەی جادەکردەوە یەکگرتووی سلێمانی و هەولێر بوو، یەکگرتووی نێوان پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بە سەرۆکاتی مەسرور بارزانی بە یەکگرتووی هاتبوون، هەموو پێکهاتە و حیزبەکانی تیا بوون. لە بەرامبەرشدا حکوومەتی عێراقیش پێی وایە کە ئاسانە لەگەڵ لایانی هەرێمی کوردستان بگەنە ڕێکەوتن و چارەسەری کۆتایی. لە کۆتاییشدا هەمومان هیواخوازین ئەم قەیرانە چارەسەر بێت، چونکە نامانەوێت خەڵکی هەرێمی کوردستان باجی ئەم قەیرانە بدەن، چونکە بەڕاستی دەزانین کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ماوەی چەند مانگێکە موچیان وەرنەگرتووە. ئێستا حکوومەتی عێراقی لە بەردەم بودجێدایە، یاسای بودجێش زۆر بەوردی و باشی نووسراوە کە حکوومەتی عێراقی ناچار دەکات پارە بۆ هەرێمی کوردستان بنێرێت. ئێستا هەردوو لا لەسەر مێزی گفتوگۆن، ئێستا لەسێر سەقفی دەستورە لەژێر پارێزباندی دەستوردا گمومان گفتوگۆ دەکەین، چونکە دەستور تاکە ڕێگەیە کە دەستەبەری هەموو ماف و ئەرکەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە، هەموو دەسەڵاتەکانی دیاری کردووە. جاچی لە هەرێمی کوردستان یاخود لە بەغدا ئینشاءالله بە دڵخۆشی و بە گەشتبینیەوە چاوەڕێی ئەو گفتوگویانە دەکەن، چاوەڕێی ئەنجامەکانیان دەکەین. کۆمەڵێک سەرچاوەیش ئاماژە بۆ دەکەن کە دەرەنجامی باشیان هەبوو، ئەرێنی بوون سەردانەکە. باشە، کەواتە ئێوە ئەم سەردانە بە ئەرێنی و باش دەبینن وەکو چاودێرێکی سیاسی، لەگەڵ ئەوەشدا لە دوای ماوەیە کە چەقبەستووی لە نێوان بەغداد و هەرێم هەبووە. پێتان وایە ئەم سەردانکردنە ئەو چەقبەستویە کەمێکشی ئەکاتەوە خاوی ئەکات و ئایندەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بە چ شێوەیەک دەبینن وەک چاودێرێکی سیاسی لە دوای ئەم سەردانە؟ بەڵێ ناتوانین کە بە یەک ڕستە کێشەکان چارەسەر بکەین، بەڵام ئەوەی کە لە تواناماندا هەیە کە دەست بکەین بە چارەسەرکردنەکان، دەواازەکان بکەینەوە، خەیرانەکان دیاری بکەین، چونکە ژمارەیە کێشەیان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا وەکوتم کە ئەم سەردانی شاندی هەرێمی کوردستان بوو بە یەک دەست بە یەکگرتووی هاتن. ئەمەش ناردنی نامەیەک بوو بۆ بەغداد لەلایەن هەرێمی کوردستانەوە کە لایەنە کوردیەکان پێکەوە دەیانەوێت کێشەکان چارەسەر بکەن، چونکە ئەمە لە بەرژەوەندی حکوومەت هەرێمی کوردستان نییە کە خەیرانەکان درێژە بکێشن. هاوڵاتیان هەن، سکاڵایان هەیە، ئازاریان هەیە، موچیان وەرنەگرتووە لە هەرێمی کوردستان، موچیان وەرنەگرتووە. حکوومەتی هەرێمی کوردستان سوورە لەسەر ئەوەی کار لەگەڵ حکوومەتی بەغداد بکات، بکاتە ڕێگەیەک، بکاتە ئاسوەیەک، چارەسەری کێشەکان بە شێوەیە بکات کە هەردوولا پێی ڕازی بن. لە کۆتاییشدا هەردوو حکوومەت
یەک ئامانجیان هەیە ئەویش خزمەتکردنی گەل و پێشکەشکردنی خزمەتگوزارەکانە بەگەلی عراقی. باشە ئێوەکو چاودێرێکی سیاسی لە وەڵامی هەر پرسیارێکی من کە لە بەڕێستانم کرد زۆر جەختان لەسەر ئەو یەکگرتوویە کرد کە لایەنەکانی هەرێمی کوردستان پێکەوە لەسەر ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە بەغدا گفتوگویان کردووە کەواتە وەک چاودێرێکی سیاسی ئەمە یەکەم هەنگاوە ئەتوانین بڵێن کە هەرێمی کوردستان دەتوانێت بۆ خاوکردنەوە یاخود شیکردنەوەی کێشەکان بینێت یەکگرتووی نێوان خۆیان و لایەنەکانە. باڵێ بەبێ گومان ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ بوو هەروەها دەبێتە دەستپێکێک بۆ چارەسەرکردنی قەیرانەکان چونکە لە ماوەکانی ڕابردوودا شاندی کوردی بە دوو لایەن و بەچێ لایەن و هەر کەس بۆ خۆی هات هەوڵیان دەدا هەرێکە و بەلایەنی خۆی و لەگەڵ بەغدا گفتوگۆ بکات هەوڵیان دەدا کە دەستکەوتی شەخسی و تاکەکەسی بۆ خۆیان بەدی بهێنن بەڵام ئێستا شاندی کوردستان هاتووە لەگەڵ سەرکردە شیعەکان کۆبوونەوە لەگەڵ سەرکردە سیاسیەکان کۆبنەوە لەسەر هەموو ئاستەکان لەگەڵ جەنابی سەرۆکوەزیران کۆبنەوە ڕاگەندراوێکیان هەبوو هەندێک لایانی سیاسی ڕاگەندراویان هەبوو ڕاگەندراوەکان زۆر ڕوون بوون کە ئاماژیان بۆ دابوو کە پێویستە ئەم قەیرانەی ئێستا هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا چارەسەر بکرێت هەروەها سەرۆکی حکوومەتی عراقی جەنابی سوودانی ئاشکرای کرد کە ئەوان ئامادەن بۆ ئەوەی کێشەکان لەسەر بنەمای دەستور چارەسەر بکەن چونکە پێم وایە کە ڕەنگە دانیشتن و گفتوگۆ و ناردنی شاندی داهاتووش ببینین گفتوگۆ زیاتر ببینین ڕەنگە ئەم جارە لە بەغدادەوە شاند سەردانی هەرێمی کوردستان بکات بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکات بۆ ئەوەی کە ئەو مناقەشە و گفتوگویانەی هەبوون بە ناتەواوی ماونەتەوە تەواو بکرێن بە شێوەیە کە هەموو لایەک سوودی لێمە ببین ئێمە هیوادارین ئەم کێشانە چارەسەر بکرێن وەکو ئێمە دەبینین کە ئێستا هەرێمی کوردستان ڕێکاری باشی کردوتە بەر هەنگاوی باشی ناوە بەڕاستی چارەسەرکردنی قەیرانەکان چونکە بەڕاستی ئەگەر کێشەکان چارەسەر نەکرێن ڕەنگە کۆمەڵێک ململانەی دیکە ببینین کێشەکان سەرکێشن بۆ بابەتی دیکە ڕەنگە سەرکێشن بۆ تۆمەتبارکردنی یەکتر لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا خاڵێکی دیکە بابەتی کەرکووکە کە ئێمە لە ماوەی ڕابردوودا بینیمان کێشەیەک ڕوویدا لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی خۆجەی کەرکووک کە کاتە حکوومەتی ناوەندی هاتە سەر خەت و دادگای فیدراڵی بەڕاستی ئێستا ئێمە هاالهانی هەموو لایەک دەدەین کە بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ بۆ هەموو کێشەکان چارەسەر بکەن سپاس دەکەین محەممەد خەزعەلی چاودێری سیاسی لە بەغداوە میوانمان بوویت سپاس.